سەبارەت بە لێخۆشبوونی قەرزی کارەبا کە ماوەی تقریبا زیاتر لە 2 مانگە بێ حکوومەت یاریێمی کوردستان بڕیاری لێیا بوو تاوەکو کۆتایی سیویەکی حەوت بەردەوامە بێ لەو دوای ئەو بەروارەوە ئیتر نامێنێت. بۆیە هەر هاوڵاتیەک یا هەر کەسێک ئێوێ سوود لەو دەرفەتە وەربگرێ ئەتوانێت ڕۆژانە سەردانی بنکەکانی یاخۆ سەردانی فەرمانگەکانی کارەبا بکە و سوود لەو دەرفەتە وەربگرێ. ئەو کەسانی کە فریان نەکەون ئەو وەختە ئاساییە بێتەوە وەکو ساڵانی ڕابردوو نەخێر کە کۆتایی هادی تر لێخۆشبوون نامێنێت. زۆر باشە. سەردانی هاوڵاتیان چۆنە لە ئێستا لە چ ئاستێکایە؟ زۆر باشە، ینی ئەو شوێنانی کە پسووریان بۆ بچێتەوانێ احتیاطیەن پاکتاوی قەرزەکانی خۆیانەکەن چونکە بەڕاستی ڕێژەیەکی زۆر باشە، ینی لە 120 زۆر گرنگ. کاکسیوان تایبەت بە پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان، ئەمە ئێستا چەند کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان لە شاری سلێمانیە؟ سەبارەت بە کارەبای نیشتیمانی خۆی ڕاستەکەی ینی ڕەبتە بە دوو فاکتەرەوە. ئاستی بەرهێمێنانی کارەبا زائیدەن با بڵین پلەکانی گەرما و زۆرە، بۆیە لە ئێستاە تقریبان ینی ئەوەی کە هەیە 11 سعات بۆ 12 سعات کارەبای نیشتیمانی ئەدرێت. بەراورد بە ساڵی ڕابردووەم ڕێژەیە زۆرترە کەمترە؟ وەڵڵاهی تقریبان هەروەکوی کووەرە. کاکسیوان شایکی وەکو سلێمانی لە 24 کاتژمێرەکە چەند مێگاوایتی پێویستە و چەندیش بەرهەمە هێنرێ؟ من سەبارەت بە بەرهەمێنانی کارەبا بەزا بە ئێستا ڕقەمەکەی نازانم، بەڵام ئێمە بۆ ئەوەی کەوە 24 کاتژمێر کارەبا بین ئێستا لە سلێمانی پێویستمان بە 1500 مێگاوات زیاتر هەیە، ینی دیماینمان ئەوە نەیە. بەڵام خۆ دەزانی ئێستا پشکی پارێزگای سلێمانی ینی 650 بۆ 750 مێگاوات. کاکسیوان تایبەت بە ڕووناکردنەوەی شەقامەکان لە ئێستادا هیچ پرۆژێکی نوێ لە ئارایە بۆ ڕووناکردنەوەی شەقامەکان؟ تەبان خۆی ئەو پرۆژانی کە هەبووە ئێستا بە بەردەوامی سیان ناکرێن، ئەگەر گڵۆپێکیان سوتابیان فۆتەسێڵێکی سوتابێ ئەوان چاکسازی تیاکەن بە بەردەوامی تیمەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوە سەرقاڵی ئەوان جادەی ئێستا ئیشەکەن لە تاسوولجە سلێمانی چونکە بە بەردەوامی کێشیتیایە عەمود ئۆتۆمبیل لێدا بەڵێ فۆتۆسێڵەکانی ئەسووتێ سیانە ئەکرێن. هەندێک پرۆژەی تریژەیە بەڵام چاوەڕوانی با بڵێن بودجە و ئەوەی بۆ پرۆژی تازە.